بیسەرەکانی بەرنامەی دەتوانم سڵاوتان لەبێت بەرنامەی دەتوانم ئەم جارە لە دەواازەی ڕاپەڕینە لێرە لە پشت منەوە کەسێکی خاوەن پێداویست تایبەتی هەیە لەگەڵ ئەوەیدا بەڕووداوێک هەردوو چاوی لەدەست داوە بەڵام بە پشتبەستن بە تواناکانی خۆی و کۆمەڵی توانای تایبەتی توانیوێتی سەرنجی خەڵک بەڵای خۆدا ڕابکێشێت ئەویش کاکزریانە کە هەردوو چاوی بە تەواوەتی هیچ نابینێت بەڵام توانێت لە ڕێگەی چاکردنەوەی پاسکیل و مانتۆڕ و لە هەمان کادا بۆ خۆشی شۆفێریشەکە و پاسکیش لێخڕێت بژێوی ژیان بۆ خۆی و خێزانەکەی دابین بکات لەگەڵماندا بنتوانەکانی کاکزریان پیشانی ئێوە دەدەین وەستا زریان سڵاو لەبێت چۆنی وەستاییان باشی حاڵت زۆر سپاس کاکزریان دووبارە سپاس بۆ ئامادەبوونت بخێربێن سەرچاوم سەرتا بە خێراتتان دەکەم زۆر سپاس یەکە بینێرانی پەیام ماز دەکەم سڵاو و ڕێزم هەیە تایبەت بۆ کارمەندانی پێیام زۆر سپاسکەم تا سەرتا داوای بردمەوە کەم لەسەر کورسیم و تۆ دیاریشەکەی تۆ ئاوا بەڵێ سەرەتاگە بزانین کاکزریان کێیە بەچ ڕووداوێ چاوەکانی لەدەستداوە لە ساڵی چەند بوو ئەم ڕووداوە بەڵێ من ناوم زریان خدر عەسەنە دانیشتووی ڕاپەڕینم لە شار ڕانیە ساڵی 1996 سیویەکی ئاب بەهۆی ڕووداوەکەوە چاوم لەدەستداوە بەڵام هەتا ئێستا یعنی داوام لەوە نەکردو بڵم کە من نبینم من کەسێکی بینام ئەو کەسە نبینایە کە بەدڵ شت نبینێ بەڵێ سپاس بخوات تۆ توانای زۆر تایبەتیت هەیە دارە پێشترێمە کۆمەڵ لە توانای تایبەتی تۆوان بینیەوە بۆیە بەرامەنداوە بێمە لەگەڵ تۆ بکەین وەستا زریان دەمەوێت بۆم باسی ئەوەکەی چۆن بڕیاری ئەوەدا کە تۆ چاوەکان لەدەستدا بەدیل بۆ چاوەکانت پەیداکەی دەستەکانت جێگەی چاوەکانت بگرێتەوە بەڵێ وەڵام من لە 2010 مانگی 6 بوو 2010 مانگی 6 بوو شەوەک خەونم بینی لە خەوەکەم من توانام بخۆدا کوتم من کەسێک بم یعنی لەوڕەوە دڵنیا بم یعنی ئیش بکەم من لەو کاتەوە 2006 26 2010 دەستم کرد بە ئیش تاکو ئێستاش بەردەوام بەڵێ ئێستا ئەو پاسکلی لە بەدەستدا کێشەی چیەتەوێت ئەو پەنسەرە چۆن نەزانی پەنسەر وەرێکە پەنسەرە دا ئێسامە لەبەر چاوی جەناب و بینێران دەتوانین پەنسەریکەین و زۆر شتی کەش دەتوانم بەڵێ دەرە ئەمە بەدەم گفتوگۆکەوە درێژە بە بەرنامەکە دەین تۆشی خۆتکە وەستا زریان دەمەوێت قسەی تۆ بزانم لەسەر ئەو کەسانی کە بەشێکی جەستیان لەدەست دەدەن چکە هەدەفی بەرنامەکەی ئێمە ڕاستی لەوەدایە ئەنی پیشاندانی توانای تایبەتی ئەو خاوەن پێداویست تایبەتیانەیە کە لە ژیاندا پشت بە توانەکانی خۆیان دەبەستن قسە چییە لەسەر ئەو کەسانە کە لە ژیان بێ ئەمەل دەبن وەڵاهی جا من داواکارم لە گەنجان یعنی ئەو کوردستانە خۆشی خۆمان جێنێڵن گەشت نەکەم بۆ ئەوروپا هیوادارم لە ڕێگای خۆیانەوە دەست و توانای خۆیان هەبێ بەهرە بە ئیشیان بدەن و پەرایان پێ بدەن بۆی سەرکەوتوو بن لە ژیاندا کەسی بێگانە هیچ باشتر نییە لەمە ئەمەش وەکو کەسانی دیکە هۆش و فکرەما هەیە بۆی بتوانین بەهرە و تواناکانی خۆمان جێبەجێ بکەین بەڵێ وەستا زریان لە خێزانەکەی ئێوەدا تەنها تۆ سەرقاڵیشکردنی بەڵێ خود بژێوی ژیان بخۆت خێزانەکەت بەڵێ دڵنیا بەڵێ لە ساغ بیاخواستەکەم وەستا زریان ئێستا دەمێ بۆم باسکەی تۆ گاتێک ئەم تەگەرەکەیتەوە تێ پەنچەرێکی چۆن ئەیدۆزیتەوە پەنچەرەکە لە زۆر شتێکی بەسیتە چۆن بەسیتە بۆم زۆر شتێکی بەسیتەوە لە لای منەوە شتێکی ئاسانە خۆی گەور دەرکاک لێ بداخە دەرکاک لێ دەکات بێگومان وایە فەرمووی ئێستا تۆ سەرقاڵ بزانانی خوا لەکوێ پەنچەرەکە دۆزیتەوە بەڵێ ئەی وەستا زریان بەڵێ ئەگەر سەبارەت بە ناسینەوەی ئەم بۆسمن ئەم وەسیلانی تۆ بەکاریان دێنی بەڵێ چۆن دایان ناسیتەوە چۆن زانانی ئەمە قیاس چەندە چەند نییە احتیاجی زۆر لە لای منەوە ئاسایە ئەو شتەش یعنی هەر شتێ بێت تۆ وەزدانی توانای جێگەیتەوە بەڵێ دڵنیا ئێستا من گەل لەمانە دانەیەکت بم دەمە دەست پێ مەڵێ ژمارە چەندە بەڵێ دڵنیا بە تاقیکەینەوە بزانین کاکزریانە خوا چۆن وەمانە ناسیتەوە دیارە ئەمە دەدەین بە کاک زریان با بزانین کاک زریان پێمان نەڵێ ئەمە ژمارە چەندە و چەند لە بەردەستی ئێمەدا کاک زریان عەفوەن نیشەکەش پێ وەستێنم بزانم ئەمە ڕقم چەندە ئەم سوپانەیە ئەمە 15 ڕەنگی شەو ئیدیکەشە ماشەڵڵا دانێکی تر دەم بەستەوە باشە بەڵێ فەرموو ئەمە ژمارە چەندە ئەمە عەفدەیە عەفدە و شازە بچووک ئەخر تۆ چۆن جیاکەیت خۆمە هیچ نووسراوێکی تایبەتی شەستەن ئەڵەکەندراوە بڵێ کە بتوانی بەدەستەوە تۆ کاسەکەی وەردەگرمەوە کاسەکەی وەردەگری بەڵێ ئەی بۆ هەموو جۆرەکانی گەژە بۆم شواز جیاکەیتەوە بەڵێ دڵنیا بە لەخوا بەجار بە هیچ گرفتەکەم نەبووە زۆر سپاس بخۆ ئێستا پەنچەرەکە چۆن دۆزیتەوە
ئەو شوێنەکەی دیار بوو شوێنەکەی دیارە کاک زریان زیاتر ڕۆژانە ئیش لەسەر چ بابەتی دەکەی لێرە بۆ دن هەموو شێک تیا دەکەی لەم دوکانەکە هەموو ئیشێک دیێرا دەکەم ئیشی ماتۆر بێ پایسکیل بێ عڕوانە بێ سێتەگەرە بێ بەڵ ئەی خۆت لەگەڵ پاسکیل سواری چۆنی لەخوای بەزیاد بێ پاسکلیش لێ خڕی بخۆ هەرە وەڵا لێش دەخڕم چۆن کابێکەوە فڕێ پاسکلیش لێ دێمزانم چۆن پاسکیل لێ خڕی باش ئیشەڵڵا ئیشەڵڵا کاک زریان من لە دەرەوەی بینم تۆ سواز بەخۆ ئۆتۆمبیلیشت هەیە هەرە وەڵا لەخوای بەزیاد بێ ئەی مەسەلەی شۆفێری کێ شۆ ئۆتۆمبیل بۆ لە دەخورێت ئەمە چۆن بەکارێدێنێت وەڵی برادەر شتم هەنە ماڵیان ئاوادان بێ بەڵام بۆ شوێنێکی زەروریش بێ ئیکەمان هەنە ئەی خۆ دەتوانێت ئۆتۆمبیل لێ خوڕی بەڵێ بەس بۆ ڕێگای دوور نەبێ لەوانێ بتوانێت ناوەڵە بەڵە بەڵە ماشەڵڵا کاک زریان سەبارەت بە پیشەکە تا چەند ئەم ئیشەی خۆت بەلاوە خۆشەویستە لە ماوەی بەم درژایی ئەم چەند ساڵە لەگەڵ یا بەردەوام بووی وەڵا لەخوای بەزیاد بێ هەتا سەد بڕوام پێ و قەناعەتشم پێ ئیشەڵڵا هەتا سەریش هەر بەردەوام دەبم زۆر سپاس کە ئەم گەشتبینێت بۆ ژیان هەیە بەڕێزی سپاس دەکەم تۆ لەگەڵەوەی داخوای گەورە چاوەکانی لێستانیتەوە پێ بڵێم لە دەستدانی چاوەکانت چی پێبەخشی لە ژیاندا وەڵا لەخوای بەزیاد بێ هەموو شتێک پێبەخشراوە لەخوای بەزیاد بێ یەک کێشەشم نییە بەڵێ زەواجیشت کردووە بەڵێ هەرە وەڵا کچێکشم عەبدوسەنا بەخوای سپاس بۆ خوا ئەی مامەڵ لەگەڵ ماڵە چۆنی چۆن ئەمش پێداویستی ماڵ بە خۆ دەست دابینەکە هەموو شتێک بە خۆت لەخوای بەزیاد بێ هەرە وەڵا پلاکێکی ماڵی خەرابێ شتێک خەرابێ ئەوە بۆ خۆم ئیشم یعنی کێشم یەک شت نییە خۆ گۆڕ نۆشتانە هەموو بۆ خۆتە لەخوای بەزیاد بێ خەڵەتیان لەوانێت تێگەیان بی ئەم کێشەم نییە چکۆن وەڵا بێگومان توانەکان توانێت تایبەتین لەوانێت چاوساغی نەتوانێت میشانی تۆ بکە بەڕاستی دڵنیا بە دڵنیا بە بەڵێ کاکسیان دێ سەبارەت بە جیاکردنەوەی پارە و شتانە کێشەم نییە هەموویان ناسیتەوە کێشەم نییە لەخوای بەزیاد بێ هەر بەدەستت ناسیتەوە و زانیت لەخوای بەزیاد بێ سپاس بۆ ئارە وەڵا ئێستا ئەمەشیان ئەو بەرەو تەواوبوون دەڕوا بەڵێ سەمان پەنچەرێکی دەم پاسکیلە ئارە وەڵا ئەوە کێشە نییە خەڵک بەلایەوە سەیری نییە کە تو ئاوا ئیش دەکەی لێرەدا برادری خۆمە دەڵێ من ئێستاش قەناعەت ناکەمە تو بۆ شێوازەی وا بکەی وانە ئەی کاک زریان سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردی تۆ لەگەڵ خەڵکە تا چەند هاوکاری خەڵکی بۆ فێربوونی ئەم پیشە وەڵا لەخوای بەزیاد بێ ئێستا ئامۆزایەکم لای خۆمە دەیوێ ئەو ئیشە وەریگرێ ئیشەکە بە خۆی فێر بێ یعنی خۆشحاڵشم کە دەیوێ ئەو ئیشە فێر بێ بەڵێوات تۆ هەوڵدا خەڵکی کەش فێرکەی لێ دڵنیا بە بەڵێ ئامۆزای خۆم بۆ فێرم کردووە ئەوەش ئامۆزای هەشکەمە دەیوێ فێر بێ ئێستا خوارەکەی تەواو لێک شوێن یەک شەو بۆ لیگسکی ماوەش کێشە نیە تەواوە ئاسا دەتوانێت بڕوا بەڵێ بەڵێ احتیاجە بەڵێ کاک زریان تۆ ئاستی خوێندەواری تا چەندە وەڵا هەتا پێنج خوێندوە بەس یعنی زۆر مەزبوطم بەڵێ ئەی مۆبایل بەکاردێنی بەڵێ بەڵێ دڵنیا بە ڕقم لێدانە کێشە نیە زیاتر لە 300 شتێک ڕقم لەبەرە هاتوژمارەکان لەبەر کرد هەمووی بەڵێ بەڵێ هەرێ بەڵێ بەڵێ ئەی کاک زریان لەناو دوکانەکەتدا جگە لە چاکردنی پاسکیل چی شێکە بە دیاریکراوی زۆرە لای تۆ بیکەی ماتۆڕ کلاز سینی کلازی عینە و کلازە بوشگۆڕینە بانزگۆڕینە زۆر شتێ بەڵێ دیارە بینەوە ئێستا من ئەمەی پێ دووبارە دەکەمەوە کۆمەڵێک سپانە لە بەردەستی مندا هەیە دەمەوێت هەر بۆ تەکیدکردنەوە بیای دەمە دەست کاک زریان بزانم چۆن بۆم جیا دەکاتەوە ڕقەمەکەمان پیاڵێ کاک زریان پێم بڵێ مەژمارە چەندە ئەو ژمارە دێ وای دێ کاک زریان ئەمە ژمارە چەندە ئەمە دوازەیە وای بێگومان بەدڵنیایەوە ئەمە دوانزەیە بەس من بەلامەوە سەرە تۆ هەر دەست لێ دەزانین چەند ئەمە چۆنە خوای گەورە خوا بەڕەحمە ئەمە چەندە کاک زریان
ئەمە هە دوازەیە ڕاستە بێگومان دیارە من دووبارە لێم کردەوە دوازم داوە دەستەوە وتم زانم چۆن جای کاتەوە بێگومان وایە دەستەکانی خۆش بێ کاکزیان دیارە بێگومان خی گەورە توانێت تایبەتی بە تۆ داوە سپاس بۆی کە بەم ڕێزە بەرزەوە لەم دوکانەدا سەرقاڵی پەیداکردنی بژێوی ژیانی بە خۆت و خێزانەکەت کاک زیرەن دیارە ئێمە وردە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەی ئێمەدا دەمەوێت قسەی کۆتایی تۆ بزانم ڕات چییە لەسەر ئەو کەسانەی کە لە ماڵ دانیشتون پشت بە خۆیان نابەستنی هیچ شک ناکەن وڵای هیوادارم هەر کەسێکی لە ماڵەوە دانیشتووە بە ئەم ئاقلەتە فرێدا دەست بک بەکار دیارە مامڕۆ لە توانەکانی تۆ لەوانێ نەتوانین بەتەواوەت ئەخۆ پێ بدەین توانەکانی زۆر لەوە زیاترە کامە زین سەرقاڵی بەهۆی شەکەتەوە تەلەفۆنیش بۆ دێت ئەمە چۆن تەلەفۆن بەکارهێنان چۆن ئێستا توانانی تەلەفۆنی بۆ مەشکە بکەینەوە احتیاجە ئەم موبایلە بەدەستی مندا جارێک ژمارەکەم پێوتی بزانم بەرمەوە بەچاوە سفر ئاو سۆت پەنجە وڵی دیارە بینەرانەوە یەک جار ژمارەکەیم پێ گوتووە ژمارەکەی لەبەر کردووە تەلەفۆن بۆ ئێمە دەکات بزانین چۆن موبایلی بەکارێنێت بێگومان ئەمە ڕقم ژمارەکەی تۆی بۆ ئەمە هەد فەرمودای خەرەوە دەستە خۆش بە سپاس بەڵێ دیارە بینەرانەوەی بینیتان تواناکانی کاکزریان بوو کە لەگەڵ ئەوەیدا بەپێی راپۆرتە پزیشکەکان لە ساسەدی چاوی لەدەستداوە بەڵام توانیوێتی لە ڕێگەی ئەم پیشەیە لە ڕێگەی پیشەی پاسکیل چاکردن و ماتۆر و ئەم شتانەوە بژێوی ژیان بۆ خۆی و خێزانەکەی دابین بکات و لە ناو سنتەری شاری ڕانیەشدا ناوبانگێکی تایبەتیە بێت تا بەرنامێکی دیکە و لەگەڵ بەهرەدارێکی دیکەی هاوشەوەی کاک زریان پێتان دەگەینەوە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت.